بینەرانی هێژە ڕۆژتان باش و لە ئاکتوێلێکی دیکەدا پێکەوەین. بینەرانی هێژە سەرەتا لە ڕۆژئاوای کوردستانەوە دەست پێ دەکەین. ئۆپراسیۆنەکانی باکووری سووریا بۆ ڕزگارکردنی ڕەقا لەلایەن شەربانانەوە بەردەوامە و لەو چوارچێوەیەدا گوندێکی دیکە ڕزگار کرا و ئامارەکان ڕادەگەێنن کە 36 چەتەی داعش کوژراون. بەپێی زانیاریەکان لە قۆناغی چوارمدا پێشڕەویەکانی شەربانانی ئۆپراسیۆنی تووڕەیی فرات درێژەی هەیە و لەو چوارچێوەیەدا دوێنێ چوار گوندی دیکە بە ناوەکانی عەدنانیە، بیرهاشم، سەگورا و ڕەبیعال لە چەنگی چەتەکانی داعش دەرهێنرا و بەگشتی 36 چەتەی داعش کوژران. هەر لە ڕۆژی ڕابردووە شەڕێکی قورس لە دەوروبەری هاوی هەوا یاڕوب و ئەبوسوس لە ئارادایە و شەربانان ئەو گوندانەیان بە تەواوی گێمارۆداوە. بینەرانی هێژە دەوڵەتی تورک بە بڵاوکردنەوەی لیستێک کە ناوی دەیان چالاکوانی سیاسی و ڕەخنەگری دەوڵەتی تێدایە لە دەرەوەی وڵاتدا دەژین هەڕەشەی ئەوەیان لێ دەکات کە ئەگەر ئەو کەسانە تا 3 مانگی دیکە خۆیان ڕادەست نەکەن مافی هاوڵاتی بوونیان لە تورکیا لێدەستێنێتەوە. بەپێی زانیاریەکان لە ئێستادا لانی کەم 130 چالاکوانی سیاسی و ڕەخنەگری ئاکەپە ناچار کراون لەو وڵاتە دەرکەون و لە دەرەوەی وڵات بژین. کاربەدەستانی ئاکەپە هەڕەشەیان لەو کەسانە کردووە کە ئەگەر لە ماوەی 3 مانگی دیکەدا نەگەڕێنەوە تورکیا و خۆیان ڕادەست نەکەن مافی هاوڵاتی بوونی تورکیان لێدەسێنرێتەوە. 3 پەرلەمانتاری هەدەپە بەناوەکانی فەیسەڵ سەریەڵدز، تۆگبازەر و ئۆزدار ئۆچەر و هەروەها فتحوڵا گولەنی سەرۆکی جەماعەتی گولەن کە پێشتر مامۆستا و دۆستی ئەردۆغان بووە بەرچاوترین ئەو کەسانن کە لە لیستەکەدا هەڕەشەیان لێکراوە. Mücadeleci, savaşçı değil, aynı zamanda büyük bir filozoftur. Dünyadaki tüm devrimlerden ve tüm filozoflardan yararlanmış. Tümünü بەڵێ بینەرانی هێژە ئێستش یەک لەو پەرلەمانتارانە یەک لەو کەسانەی کە لە لیستەکەدا ناویان هەیە پەرلەمانتاری پێشووی هەدەپا ئۆزدار ئۆچەرە کە بەڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵماندایە. بەڕێز ئۆچەر ڕۆژ باش. ڕۆژ باش، تەکەتمیش بۆ بەرنەمەوە. سپاس. بەڕێز ئۆچەر هون سەرەتا لەسەر بێ لیستەی کە ئاکەپە ئامادە کردە هەمبەری سەد و بەدەیان چالاکوان لە ناودا هونجی لە ناوە لیستەدانە سەرەتا نێرینی ئێوە چییە لەسەر بێ لیستە؟ ئارمان چییە؟ ئارمان جوان ئەو تشتێنێک و مە وەی بکن لیستە فەتوڵا گولەنێرەوەکی ڕێزێکی دەخستا بکن بەلێ ئەم سەریدا وێ بێژن و ئەو فەتوڵا گولەن و ئەردۆغان شریکی هەبن به هەودورا کارکردنە سەڵان و به هەودورا تەرۆرە دەولەتێ پێکانینە به هەودورا هەواڵتیکردنە و زڵمکردنە به هەورا دزدیکردنە به هەورا gelek tiştên nebaşkirine dünya alem ji vê tiştê dizane ji ber ku em siyasetmedarê Kurd jî azadî xwazin demokrasî xwazin me hemî heviyên xwe yê bo azadî yê xwedî derketin me rûmeta gelê Kurd me anîne ziman ji ber vê dixwaze ku me jî tevanbar bike û sujdar bike bi vê rêzê û me bide girtin û bavêje zindanan an jî me bide kuştin. Gelek siyasetmedarê me bi vê avayê dibin zulmekê danin. Hûn wek dizanin ku hev serokên partiyên me girtîne hev parlamenterê me nahêlin siyaset bikin. بەڵێ بەڕێز ئۆچەر چەندە وێ لیست یاساییە؟ ئایا لە گۆڕی پیوانن یاساگەردونیەکان چەندە وێ لیست ڕاستە؟
نها تشتد تركيا دكي غير قانوني حركات ناكن او ليستك وخرج دكين او تبلي دبيجن او تبلي داربيت كو فتولlah Gülen'i tevli buna evanan avayaki din lazım bro benirxina ev havalin me ku navevan ve istida adına ilan kirin evanan ji avayaki din benirxinin بتشو أوايب çünkü ev همکی ev gruba cemaati به dura kart kidne و نهال leketine بله ev ya gruba ma em hem siyaset medarın Kürt ev tiştin ku mera sucudar dikin mera dibêjin hûn sucdarın tevambar dikin jmara ev Çin'e lazım emro ser wana nikaş bike em azadî xwazin بله وان کسن که لدروی ولاتن ناوی وان لوی لیستدایه برتک چوا دبی لئیرو شوینده هر اوسا لاینن مافی مروف تا لأخفتنی خودا دبیجی او دجی پیوانن مافی مروف و یاسای گلدونیه برتکی او چوا دبی لوی مسئله ده يعني ام وكي قطنا وان حركات ناكن او دخوازي كو حمل كاس هما قطنوان بكه و گری قطنوان حرکت بکه هم گری ریاست قانونی گردونی حرکت بکن ما في سیاست که آزاد یا همی کسنه هم جی کد سیاست مدار گلی کد جی هم جبونا آزادی و جی سرفرازی گلی خوشی چه ما في مهد هم تین زمان او یک جی اوه کو هم نحقی وانه کو هم ولاتی ما مرا بکه تمامباری و لسر ما بکت جزا ام نهمبر وان نحقیان چواکو ام حتی نها لهمبر نحقیر وان همبر ظلم زورداریوان سکنینا ام ایرو پیراجی ام الهمبر وی نحقی واجب سکنه و ام هلوستا خواب دن نشانه بله برز اوزدال هن سر خطیب منن ام نوچیکی کرد در حقی بارگاه انجلیکو ناکوکی آلمانیا و ترکیه ببینران پر و بکین دورا و دگرین پرسیکیش سروی من جاره لیو بکین حکوومەتی ئەڵمانیا لە دوای هەوڵەکانی بۆ بێئەنجامەکانی سەردانی پەرلەمانتاران بۆ بنکەی ئەنجەلیکی تورکیا بڕیاری داوە سەرباز و کەرەستە سەربازیەکانی لە تورکیا بگوازێتەوە بۆ وڵاتی ئۆردن. بە پێی سایتی دۆیچە ڤێلەی ئەڵمانی ئەڵمانیا ڕێکەوتنەکانی بۆ گواستنەوەی فڕۆکە تورکان دۆڵیەکان کە هەموو کەرەستەکانی سەربازی دیکەی گواستووەتەوە بگوازێتەوە تا بنکەیەکی سەربازی لە وڵاتی ئۆردن و بکاتە جێگرەوەی ئەنجەلیکی تورکی. هەروەها پێگەی شپیگەل ئۆنلاین نووسیویەتی ڕۆژی چوارشەممە لە پەرلەمانی ئەڵمانیا ئەو بڕیارە قسەی لەسەر دەکرێت و هۆکار و کاردانەوەکان تاوتوێ دەکرێت. سەرچاوەکە دەڵێت حکوومەتی ئەڵمان داوای لە ئەمریکا کردووە هاوکاری بکات بۆ گواستنەوەی کەرەستەی سەربازی بۆ ئۆردن لە بەرامبەردا ئەمریکا بەڵێنی هاریکاری پێداوە. نزیکەی 260 سەربازی ئەڵمانی و ژمارەیەک فڕۆکەی جەنگی ئەو وڵاتە لە بنکەی سەربازی ئەنجەلیکی لە ئەدەنەی وڵاتی تورکیا ئەو سەرباز و کەرەستە سەربازیانە لە حاڵەتی بەجێگەیاندنی ئەرکەکانی ناتۆدا بوون. بەڵێ بەڕێز ئۆزدال هون دەرحەقی وێ مژارەی چ دەبێژن گەلۆ ئەو ئەڵمانیا هێزی خۆ لە ئەنجەلیک بکشێنێت معادلە گواردنی معادلە چێ باندۆرێک بکات ناوبەری ئەڵمانیا تورکیا چما ئانەها ناکۆکی دەرکەتیە گەلۆ سەدەمی وی رووسیایە؟ بەێ ڕاستە. حتى إيرو وقت عندما كان ناتوي هرتم تركيا جري اتفاقا ناتوي جري اتفاقا متفقة أك أمريكي ألماني حركة كذا ولی وانسا سالن داویدا نزیک بونا ترکیه و روسیا زیادتر دبه جبر کو لهمبر پشتگیریا دایشی
ناتو ناراضی بوون خواهد این زمان و گلک جاران ترکیه و تماموار دکه دبیجه که هون پشکری دادن داعشی، هون پشکری دادن ترورا داعشی و وکی دولت قطر اتفاق ناتو یا امریکای دخوازن که تکیلین خواب ترکیه را کنترل بکن و لهمبر روسیای وک پولیتیک نزدیک بن بس نزدیک بونا روسیا و ترکیه روسیا ترکیه جی پشتا خواه پراستیا سپارتیا و روسیای جبر کو باوریا خواه روسیای تینه جبر کو منفعات خواه زیده تر بی آلی داد بینه و دا بی آلی جبو و چنده جی هلوستا ناتوی آلمانی یا امریکا جی او جی حول دادن که اتفاق خواه یا گل ترکیه برچاو درباز بکن و تکیلین خواه یا وکی سربازی اینجا که بگو هرینن وکیشین اردنه وان روژن داویدا هندش زانن که هلوستا او دولت عربان لهمبر قطر جی لسر همان مجارج بویا جب پشتی که ترامپ چوی دولت عربان زیارت کردی دوی واردا هلوستک دایا نشان او هلوستی لهمبر قطر جی هاتیه داین بله ام با کورتاسی پرسی داوی لتبکین دم جی کما تنه لسر اوی گلو آلمانیا لئیرو شویندا سیاستی دجبریا که دمشاند همبری کردا و دمشین گوارتن تیدا چه بکای آننا المرون نکار حمید تشتا بیجه حمید تشتا آلمانیای گرید کردان حرکت بکه البته دوی دمه ده همه هزین دولت روشلات ناوین ده امریکا جی آلمانیا جی روسیا جی همه دولتین که دوی روشلات ناوین ده پی سیاست که دیگرم ای روشن ده گره کردان وقت حساب خود دکن لازمه کردان جی بگیرم برشاوین خواه گره روشا گره استاتویا و گره ترگر کردان جی هندک تشتان بینه برچاوین خواه و دوی چرچوه ده حرکت بکه البته آلمانیا جی دوی تشتی بکه بس همه تشتی کو بکه و گره داخازا کردان به آن نه او جی دیروک بدنشان یعنی زمان بدنشان بله برز اوزال اوچر پارلمانتاری بریا هدف گلک سپاس بو تبلیبونه ولی اکتویلی فریدم تیوی داو روشی و بخیر بخیر بروجواجی سرچاوا سپاس بله بینرانی هێژە پێشەوەی دەربازی بابەتی رووسیا نەوت ببین و ڕێکەوتن نامەکانی لەگەڵ هەرێمی کوردستان داواتە دوو هێزی سەرەکی لە باشووری کوردستان ئەویش یەکێتی و پارتیە دەمەوێت بە کورتی لەسەر سایتی ئەنەفە بڵاو بووەتەوە دادگای تورک داوای 22 ساڵ و نیوی بۆ نوچەگەیانێک یان پەیامنێرێک بە ناوی نەدیم تورفەند کردووە کە ئەو سزایە بۆ ببڕێتەوە ئەمەش بە پێی دوایین زانیاریە کە لەسەر ئانەفە بڵاو بووەتەوە ئەو لە ساڵی لە نێوان ساڵانی 2015 بۆ 16 وەکو پەیامنێر بووە لە کاتی بەرخودانەکاندا لە گەڤەر و ناوچەکانی دیکە. بەڵێ بینەرانی هێژە دۆسیەک سەبارەت بەو بابەتە دەبینین کە تێدا خاڵەکانی ڕێککەوتنی ڕووسنەوت کەوتە بدە بەرچاو پاشان ئەو بابەتە لەگەڵ پەرلەمانتارێ تاوتوێ دەکەین. دوای ئەوەی شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیای ڕووزنەفتی ڕووسی کۆبووەوە و گرێبەستێکیان لە بواری دەرهێنانی نەوت بۆ ماوەی 20 ساڵ واژوو کرد بەڵام تاوەکو ئێستا حکوومەت و وەزارەتی سامانە سروشتیەکان ئامادەنین هیچ زانیاریەک لەسەر ئەم گرێبەستە بخەنە ڕوو. لای خۆیانەوە میدیاکانی ڕووسیا هەواڵی ئەو ڕێکەوتنە نەوتیان بەڵاو کردووەتەوە و باس لەوە دەکەن بەهۆی ئەو ڕێکەوتنەوە کۆمپانیا ڕووسیەکە قازانجی 2 لەسەر 3 نەوتی هەناردەکراوی هەرێمی کوردستانی لە ڕێگای بۆریەوە دەست دەکەوێت و کۆمپانیاکەیش پێشەکی 2 ملیارد دۆلاری داوەتە هەرێم.
ئاژانسە ڕووسیەکان بەشێک لە قسەکانی میخایل لیۆنتێڤ سکرتێری ڕۆژنامەوانی کۆمپانیای ڕۆسنەفتیان بەڵاو کردووەتەوە و بەبێ قسەکانی لیۆنتێڤ ڕێکەوتنەکە لە 7 بەش پێک هاتوون کە بریتین لە یەکەم ڕێکەوتن لەسەر فراوانکردن و گەشەپێدانی پێکەوە کارکردنی هەردوولا لە سەرجەم بوارەکانی تایبەت بە وزە. دووهەم ڕێکەوتنێکی وەبەرهێنان ئەنجام دراوە کە تێدا پێویستی گەشەپێدانی کاری هاوبەش لە بوارەکانی گەڕان و پشکنین و بەرهەمهێناندا جێگیر کراوە. سێهەم ڕێکەوتون لەسەر ئاسانکاریکردن بۆ پرۆژەکە لە بەرامبەر کاروباری بووری گواستنەوەی نەوت لە هەرێمی کوردستانی عێراق. چوارەم لەگەڵ هەموو ئەوانەیشدا کۆمەڵێک ڕێکەوتنیان ئەنجام داوە لەسەر بەرووبوومەکانی نەوت. پێنجەم پێشتر ڕێکەوتنێک لە نێوان هەردوو لە ئەنجام دراوە بۆ گواستنەوەی 700,000 بەرمیل و زیادکردنی بۆ 1 ملیۆن بە پێ ڕێکەوتنەکە لە ڕۆژێکدا و دەسەڵاتی تەواوی دراوە بۆ کۆمپانیایە. شەشەم هەردوو لا گفتوگویان کردووە سەبارەت بە پەرەپێدان و بەهێزکردنی پێکەوە کارکردن لە بواری گازی سروشتیدا. حوتەم ڕێکەوتن لەسەر ڕێژەی 2/3 واتە لە 3 بەش 2 بەشی بۆ ڕووسنەوت بۆ ماوەی 20 ساڵ. جێ سەرنجە کە میدیاکانی رووسیا جێگەلەوەی باسی نرخی فرۆشتنی نەوتی هەرێمیان بە کۆمپانیای ڕووسنەوت نەکردووە، باسی ئەوەیش نەکراوە ڕێژەی قازانج و سوودی حکوومەتی هەرێم و کۆمپانیاکە لە ڕێکەوتنەکەدا بە چ شێوەیەکە. تا ئێستایش حکوومەتی هەرێم لەبارەی وردەکاری ئەو ڕێکەوتنەوە زانیاری بەڵاو نەکردووەتەوە و تەنها باسی لەوە کردووە کە ئەو ڕێکەوتنە بۆ پەرەپێدانی 5 کێڵگەی نەوتی هەرێم بە کۆمپانیای ڕووسنەفتی رووسیایە. بەڵێ بینەرانی هێژە پەرلەمانتارێکی فراکسیۆنی گۆڕان بەڕێز شێرکۆ حەمامینمان لەگەڵدایە. بەڕێز شێرکۆ ڕۆژت باش. بەڕێز شێرکۆ ڕێکەوتنێکی بەو شێوەیە لەلایەن دوو لایەنی باشووری کوردستانەوە بەبێ ئەوەی لایەنەکانی دیکە لێ ئاگدار بن واژۆ کرا. گەلۆ ئەو ڕێکەوتنە لە بواری یاساییەوە چەندە یاساییە؟ ئایا بیربۆچوونی پەرلەمان یان لایەنەکانی دیکە بۆچی وەرنەگیراوە؟ لە ڕاستیدا ئەو دوو تەرەفەی کە چوون عقدەکەیان کردووە هەرە دوو لایەنن کە چەندین ساڵە حکومی وڵاتەکەن و چەندین ساڵە سەرۆت و سامان و پۆستەکانی وڵاتیان لە نێوان خۆیان دابەش کردووە و لە ڕاستیا بۆ بڕێوەبێ حیزبی بەکارهێنین. ئەو دوو تەرەفە لە ڕاستیا متمانیان بە پەرلەمانیە یاخود بڕوایان بە پەرلەمانیە و ئایانەیە پەرلەمان و مؤسسات کرد لە هەرێمی کوردستانە تەنها لە ڕووی ڕەمزیەوە هەبێت بۆی بە دنیای دەرەوە بڵێنەوە ئێمە وڵاتێکین لە ڕووی دیموکراسیەوە ئەوە تا پەرلەمانمان هەیە بە پێشەوانەکەیەوە کارەکەن هەمومان نەزانین لە 12 ئۆکتۆبەرە پارتی دیموکراسی کوردستان بە بڕیاری بەهێز پەرلەمانی داخست و لەبەرەوەی پەرلەمان ئەویش ڕۆڵی ڕاستەقینەی خۆی ببینێت چ لە ڕووی یاساییەوە لە مەسەلەی کشتی سەرۆکایەتی چ لە مەسەلەی چاودێری حکوومەت چ لە مەسەلەی مەلەفی نەوتا. بۆیە ئەو دوو تەرەفە لە ڕاستیا هەمیشە پەرلەمانیان وەکو ئەو شوێنە سەیر کردووە کە دیانەیە قانونەکان و شوکارەکانی خۆیانی لێوە بەڕێکەن ساتێک سەرزانی دەتیان پەرلەمان لە میشە ناکە ئەو بە جۆرێکی تر مامەڵان لەگەڵاتەوە کە دواتیارە و بینیمان پارتی طبعا ئەوەی لایەنەکانێکیش بەدەنگیان هەڵبژار لە 12 ئۆکتۆبەرە پەرلەمانی داخست. ئەم عەقدە ڕاستیە ئەگەر سەیری یاسایی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 92 بکەین بە ڕوونی لە مادەی 56 یاسایی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەرکەکانی پەرلەمانی دەپیشان کردووە کە بریتیە لە مەسەلەی یاسادانان و لە خاڵی دووە ماڵە بڕیاردان لەسەر ڕێکەوتنەکان لایکردنەوەی کێشە چارنووسازەکانی گەلی کوردستان و دیاریکردنی پەیوەندەکانی دەسەڵاتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندی بە ڕوونی لە مادەی لە خاڵی دوی مادەی 56 یاسای ژمارەیەدا ئەڵێ پەرلەمان هیچێک لە ئەرکەکانی بڕیاردانە لەسەر ڕێکەوتنەکان بەڵام لە ڕاستیان نە ئەم ڕێکەوتنە و نە ڕێکەوتنەکانی پێشوو نە ڕێکەوتنی 50 ساڵی هەر ئەو دوو تەرەفە لەگەڵ حکوومەتی تورکیا هیچی نەهاتێتە پەرلەمان و فیلتەری پەرلەمانە ڕۆستووە لە ڕاستیا ئێستا جگە لە هەموو ئەمانش هەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی شەرعیەتی لەق بووە بەشێک لە وەزیرەکانی نێردراون تەماڵەوە ئەنجومەنی هەرێمی و کاروباری نەوتوگار کەوتی یاسا ژمارە 22 کارەکە ئەندامێکی نێردراوەتەوە ماڵەوە بۆیە هەموو ئەمانە
کەموکوتی یاسایی باشە بەڕێز شێرکۆ ئێوە وەک بەدووادا چوونتان کردبێ لە ڕێکەوتنەکانە لە خاڵەکە دەردەکەوێت کە 2 لەسەر 3 بۆ ڕووسنەوت دەبێ لێرەدا قازانجی حکوومەتی هەرێم چییە کە ڕێکەوتنێکی بەو شێوەیە دەبەستێت لە کاتێکدا لە بابەتی ڕێکەوتنی داناغازدا ئێستش لە بن قەرزەکانی داماوەتەوە ئەمان بڵین بەرژەوەندی خەڵک لە بەرچاو ناکرێت بە هیچ جۆرێک بەرژەوەندی خەڵک لە بەرچاو ناکرێن ئەمان تەنها بەرژەوەندی خۆیان و بەرژەوەندی حزبی لە بەرچاوە بکەن ئەژینا بۆ نمونە ئەوەی کە ئێستا ئەڵێن هیچێک لە خاڵەکانی ڕێکەوتنەکە ئەوەیە کە گوایە ئێستا توانای نردنی بۆریەکە 700,000 بەرمیلان گوایە لە کۆتایی ئەم ساڵە ئەکرێ بە ملیۆنێک بەرمیل ئەمە لە ڕاستیە 2 ساڵ پێش ئێستا وەزیری سامانە سروشتەکان لە راپۆرتە لە ناو پەرلەمانە داستیەوەیە کرد کە ئێمە لە 2016 ئەیدەینە 1 ملیۆن بەر هەتا هێڵکاریشی بڵاو کردەوە بە ناوی بەرەو 1 ملیۆن بەرمیل نەود لە ڕۆژێکدا یعنی ئەم قسانەی ئێستای کە لەم ڕێکەوتنا کردویانە 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا خۆیان لە هەرێمی کوردستانە وتوانە ئێمە کە توانامان هەیە ئەوێ نەودێنە دەرەوە هەموو ئەو ڕێکەوتنا ڕابردووا کراوە ئێستاکە کە من گومانی گەورەم لەم قسەیە هەیە حکوومەت دەڵێ من 27 میلیارد دلار قەرزدارم باشە ڕێکەوتنەکانی پێشوو قەرزی 27 میلیاردی هێناوەتە سەر هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی داناغا کە لەگەڵ ئەو کۆمپانیا کراوە ئەبێ ئەم ڕێکەوتنە چ خێرێکی بۆ میلەتی کورد و بۆ خەڵکی کوردستان هەبێ ئەمانە بەڕاستیان نەوتیان بەکار هێناوە بۆ بنیاتنە سیستەمێکی تۆتالیتاری لە هەرێمی کوردستانە و بۆ سیاسەتی دەستگیرکردن و بۆ بنیاتنانی جۆرێک لە مۆدێلی نەوتی باشە بەڕێز شێرکۆ لێکەوتەکانی چی دەبێت لە ئەمڕۆ بەولاوە لێکەوتەکانی لە ئاستی کۆمەڵگا و هەروەها فراکسیۆنەکانی دیکە دیارە 4 فراکسیۆنەکە لە ڕۆژانی ڕابردوودا هەندێ وشیارکردنەوە هەبوو بەڵام ئایا هەر ئەوە لەسەر کاغەز دەبێ یان لێکدانەوە یان دەرەنجامی دیکەش لەگەڵ خۆیدا لە بواری پراکتیکدا دێنەیاننا لە ڕاستیە پێویستە ئەمە هەموو شەقامی کوردی بۆ بچوڵێنرێت ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی میدیای ئازاد خەڵکانی دڵسۆز بە میلەتەکەمان هەمووەمانەوە ئێمەش ئەوەی کە ئەو بەیاننامانە دەکراوە بەڕاستی ژمارێک لە هاوڕێکانمان لە فراکسیۆنی سەوت لەسەر ئاستی کاک وەکو پەرلەمانتاری کاک ئەوانش هەڵوێستیاندا بڕیوە نابێ ئەوەش فرامۆش بکرێت هەموو ئەمانە بێت بخرێت لە مەسەلەی ئەوەی پەنا بۆ مەحکەمە ببرێت پەنا بۆ شەقام ببرێت پەنا بۆ فشاری مەدەنی ببرێت و تەنانەت ئیش لەسەرەوەکرێتیان حکوومەتەوەم کابینەیە هەڵوەشێتەوە و ئەوانەی ئەم گرێبەستانیان کردووە کە گرێبەستەکان دەرکەوت لە زیانی خەڵکی هەرێمی کوردستانە لێکمان دەبێت دادگایی بکرێن بەڵێ شێرکۆ هەمامین پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی هەرێم گەلێک سپاس بۆ بەشداری تۆ ڕۆژت باش ڕۆژ باش بەڵێ بینەرانی هێژا بە پێی هەواڵێک کە هەر ئێستا لەسەر سایتی ڕۆژنووسدا بڵاو بووەتەوە فەرماندەیەکی پێشمەرگە باس لە ئەوە دەکات کە چەتەکانی داعش هێزێکی زۆریان بردووەتە سنوورەکانی حەمرین و دیالە فەرماندەیەکی پێشمەرگە ڕادەگەێنێ بە پێی زانیاریانەی بەردەستمان کەوتون داعش نزیکەی 400 چەکداری خۆی هێناوەتە سنووری ناوچەی حەمرین و سەرقاڵی خۆڕێخستنکردن و دەستیان بە جموجوڵ و کردەوەی تیرۆریستی کردووە لە ناوچەکەدا لەو بارەوە مەردان چاوشین بەرپرسی میحوەری حەمرینی هێزەکانی پێشمەرگە لەو لێدوانەیدا بە ڕۆژنوویز وتووە ماوەی چەند ڕۆژێکەوە دەبینین کە چەتەکانی داعش لە سنووری شارەدیەکانی قەرەتەپە و گوڵاڵە دەستیان کردووە بە جموجوڵ هەروەها ناوبراوتیشی داعش لەگەڵ هاتنی بۆ ناو خاکی عێراق ژمارەیەک جێگای زۆری بەدەستەوە بوو داگیری کرد بەڵام لە ئێستادا ئەوە دەبینرێت خەریکە مووسڵ لە دەست بدات کە یەکەم جێگا بووە لە عێراق داگیری کردووە بۆیە دەیەوێت لە شوێنێکی دیکە خۆی بگیرێتەوە بەرپرسی میحوەری حەمرینی پێشمەرگە ئاشکرایشی کرد 400 چەکدار هێنراونەتە ئەو ناوچانە و لەو بارەوە بانگی وشیاریدا بەڵێ بینەرانی هێژە لە ئاکتوێلمان بەردەوام دەبین هەر لە باشووری کوردستان دەمێنینەوە بەشێک لە ڕۆژنامەوانان و چالاکوانان لە شارۆچکەی چەمچەماڵی باشووری کوردستان گردبوونەوەیەکی جەماوەریان ڕێکخست لا گردبوونەوەکەدا ڕۆژنامەوانان داوای سەروەری یاسا و ئازادکردنی ڕۆژنامە نووسانیان کرد
سوارە بیلال وەک نوێنەری ڕۆژنامەوانان و چالاکوانانی شارۆچکەی چەمچەماڵ لە بەیاننامەیەکدا بە ئامادەبوونی دەستگاکانی ڕاگەیاندن وتی لە کاتێکدا ڕۆژانە پێشێلی یاسا و دەستبردن بۆ قوتی خەڵک و بە فیڕۆدانی سامانی گشتی و بەنهێنی و بە ئاشکرا لەم هەرێمە بوونی هەیە با فەرمانی گرتنیان بۆ دەربکرێت کە بەبەرچاومانەوە دێن و دەچن، بەڵام ئەوەی یاسای بوێت پشتیوانی لێ بکات و چینی مامناوەند و خوارەوە بێت قۆڵبەست دەکرێت بۆ ماوەیەک لە زینداندا دەهێنرێتەوە، بۆیە دەبێت بە زووترین کات هاوپێشەکانمان ئازاد بکرێن. لە گوندەکانی شارەدەی ناوپاڵێزی سەر بە پێنجوێنی باشووری کوردستان گروپێک چەکداری نەناسراو بۆ ماوەی زیاتر لە 20 ڕۆژ بە دوای شوێنەوار و یان یۆرانیۆمدا گەڕاون. لەو بارەوە زانا ڕەحمان قایمقامی شارۆچکەی پێنجوێن ڕایگەیاندووە دوای ئەوەی لەلایەن بەڕێوەبەری شارەدەی ناڵپارێزەوە ئاگدار کراینەوە کە گروپێک چەکدار لە شاخێکی نزیکی گوندی یاسەماڵ بە بەکارهێنانی حەفارە دەستیان بە هەڵکەندنی چەندین چاڵی گەورە کردووە و دواتر پیان زانراوە ڕوبەڕوویان بووینەتەوە لە نێوان چەکداران و ئاسایشدا شەڕ هاتووەتە ئارە و حەفارەکان سووتێنراوە، بەڵام چەکدارەکان هەڵاتون. قایمقامی پێنجوێن ئاماژەشی بەوەدا تا ئێستا نازانێت ئاخوو بە دوای شوێنەواردا گەڕاون یاخۆ یۆرانیۆمدا. بەڵێ ڕۆژنامەوانی هاوکارمان شرام هەورامیمان لەگەڵدایە. بەڕێز شرام ڕۆژ باش. ڕۆژ باش بەیانی سەرجەم بینەرانی فریدۆم باش. سپاس سەربژی. شرام ئێوە سەبارەت بەو هەواڵە کە بڵاو بووێتەوە لە سایتی ڕۆژنویسدا و قایمقامی پێنجوێنی چاوپێکەوتنی دیارە و توێژی لەگەڵ ڕۆژنویسدا ئەنجام داوە، سەبارەت بەو هەواڵە چی دەڵێن؟ ئێوە زانیاری چیتان لەبەردەستایە، زانیاری نوێ؟ ئایا ئەو گروپانە کێ بوون؟ چۆن 20 ڕۆژ لەو هەرێمە بوونە و دواتر پێیان زانراوە؟ بەڵێ زانیاریەکان ئەوەی کە تا ئێستا باسکراوە سەرەتا ینی ویستێکە بیان حەجێکە بوو کە ئەم زانیاریانە ئاشکرا نەکەن، بە کەناڵەکانی ڕاگەیاندن نەدرێن، بۆی کە گومانەکان وا دەردە چونکە ئەم چەکدارانە سەر بە لایەنێکی دەسەڵاتی ئەم هەرێپەمنیا خۆت لەلایەن وڵاتێکی هەرمی و پێشوێن دەکرابێت، چونکە ئەوەی کە زیاتر جێگومانەوە ئەوەی گومانەکانی زیاتر چڕ کردوێتەوە لای بەڕێوەبەری ناحیی ناپارێەوە هەمیش لای قایمقامی قەزای پێنجوێن ئەوەیە کە تا ئێستا ینی ماوەی ئەو 20 ڕۆژەکە ئەم گروپە چەکدارە کاریان کردەوە ئەوان لای هاوڵاتیانی ناوچەکە وەکو ئاسایش خۆیان ناساندەوە، بەڵام جاجار کە ڕوون دەبێتەوە ئەمانە ئاسایش نین، ئاسایشی ناوچەکە ڕوبەڕوویان دەبێتەوە ئەوان شەڕی چەکداریان لەگەڵا دەکەن و لە ئەنجامدا دیارە وەکوەوەی کە من بۆ خۆم لەگەڵ قایمقامی شارۆچکەی پێنجەم قسەم کرد ئەو ئاماژەی بۆ کرد کە ئەوان ینی ئامادەیشیان تیا بۆ ڕوبەڕووەوە بکەن و کردووشیانە بۆ لە ئەنجامدا حەفارەکانیشان سوێتەنرەوە، بەڵام ینی هەڵاتون ئەم هەڵاتنەش بۆ خۆی جارێکی دیکە گومان دروستەکە، چونکە ینی لە کاتێکدا کە تۆ ماوەی 20 ڕۆژ گروپێکی چەکدار بێت لە ناوچەیەکی دیاریکراودا بە ئاشکرا کار بکەن، ینی لەوانەیە جێگەی گومان بێت لای هاوڵاتیان و لای ڕۆژنامەنووسان بۆچی ینی یەکێک لەم چەکدارانەش بریندار نەکرا یان بۆ دەستگیر نەکرا یان چۆن ڕێگایان پێدرا، وەکو ئەمەی کە ئەم گوانەی کە من باسیەکەم بە هەمان شێوە قایمقامی پێنجوێنش بۆ خۆی باسی کرد، ینی من حەزەکەم زۆر بە ڕاشقاوانە قسە بکەمەوەیە کە قایمقامی پێنجوێن سەر بە بزوتنەوەی گۆڕانەوە هەمیش ئاسایش تەربیەتی نیشتیمانی کوردستانە ینی بەجۆرە بەجۆرەکان هەماهەنگی هەیە لەنێوان ئەم دوولایەنەدا سەپارەت بڵێن بە ئیدارەدانی ناوچەکە، بۆیە دەگوزارێت شرام کە تۆ لەو هەرێمەوە نزیکی سەردانی ئەو شوێنت کردووە یان بیر و ڕای هاوڵاتیان و وەرگرتووە لەو ناوچەیە کە چییە؟ ئەوان چیان بینیوە بە چای خۆیان؟ وەکو سەرەتا ئاماژەم پێ کرد ئەم ڕووداوە کە ڕووداوە ینی بەجۆرە بەجۆرەکانی ویسرا لە دەستگاکانی ڕاگەیاندن بشارێتەوە، بۆیە دوێنێ ژمارەیەک ئەندام پەرلەمانان بە هەماهەنگی لەگەڵ ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان سەردانی ناوچەکان کردووە چەند زانارێکی ئەتوانم بڵێم مەترسیداریشان بڵاو کردەوە، بۆی کە باز لەوە دەکرێت ئەم گروپە چەکدارە نەک بە ئەوەی کە بەدوای شوێنەوە تا بگەڕێت، چونکە شێوازی کارکردنی ئەم
گروپە بە جۆرێکە کە ینی بەدوای شوێنەواردا بۆ شوێ ناکات چونکە ئەمان چاڵی زۆر قوڵیان لێداوە و بەکارهێنانی حەفارە چونکە بۆ خۆشان دەزانن گەڕان بەدوای شوێنەواردا تیمێکی زۆر پسپۆر تیمێکی زۆر ینی ئەی گومانی چی لێ دەکرێت ئەی گومانی چییە گومان چییە لەسەر ئەو کارکردن گومانەکان زیاتر لەسەرەوە سڕکراونەوە وەکەوەی کە بۆ خۆشی قایمقامی قەزای پێنجێم ئاماژە پێکرد لەسەر نەخشەی جوگرافی ناوچەکە چەندین کانی یۆرانیۆم هەیە بۆیە پێ دەچێت ینی گومانەکان لەوە بن کە وڵاتی ئێران بۆ خۆی دەستی لە پشتیەم گروپۆ هەبێت و هاتبێت نام ناوچەیە بۆی کە بە پێ نەخشێ لە بەردەستیانە ویستێتیان یۆرانیۆم لە ناوچەکەدا دەربێنێت. بەڵێ وەکی دی شرام ئەگەر شتێکی جیاوازتر هەبێ لە ڕۆژەوی باشووری کوردستانە لەو دەڤەرە پێمانی ڕاگەیەنی ئەوەی کە زیاتر باڵی کێشاو لەسەر باشووری کوردستاندا ئەنجامدانم گرێ بە سێنەوتیانەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە غیابی پەرلەمان و لە غیابی دەسەڵاتی یاساییەکاندا لە نێوان کۆمپانیای ڕۆژنەفت ئەنجامیدا و بێگومانەمە بە جۆرەکان نیگەرانی هاوڵاتیان و نیگەرانی پەرلەمانتارانیشی بەدەست خۆی داهێناوە چونکە پێیان وایە کە ئەم ئەنجامدانی ئەم گرێ بەستە هەمان درێژکراوی ئەو قەیرانانەیە کە ماوەی زیاد لە 2 ساڵە بەرەوتی هەرێمی کوردستانی کردووە بۆی کە واژۆکردنی ڕێکوتێکی 20 ساڵە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای ڕووسیدا لە غیابی پەرلەماندا جارێکی دیکە ڕوبەڕووکردنەوەی هەرێمی کوردستانە بەو هەموو گرفتانەی کە ینی بەرەوتی هاوڵاتیانی کردووە ژیانی هاوڵاتیانە سۆتە ناو ینی ژیانێکی زۆر زەحمەتەوە. بەڵێ شرام هەورامی ڕۆژنامەوان لە دەڤەری هەڵەبجە و پێنجوێنەوە گەلێک سپاس بۆ بەشداریتان لەم ئاکتوێلەدا و ڕۆژتان باش. بەڵێ بینەرانی هێژە لە سایتی ڕۆژنویسە هەروەها بڵاو بووەتەوە 8 شعبی ڕزگارکردنی کۆمەڵگەی نیشتەجێبوون و 4 گوندی ڕاگەیاندووە لە باشووری شەنگال. سەر لە بەیانی ئەمڕۆ هێزەکانی 8 شعبی لە ڕاگەیەنراوێکدا ڕزگارکردنی کۆمەڵگەی نیشتەجێبوونی خەبازە و گوندەکانی مەسعەدە هەروەها ئومزەباع و چەند گوندێکی دیکەیان لە چەتەکانی داعش پاک کردووەتەوە. ئەو ناوچانەی کە ئەمڕۆ 8 شعبی ڕزگاری کردوون سەر بە شارۆچکەی بەعاجی شاری مووسڵە و دەکەونە باشووری شەنگالەوە. دوایین هەواڵیشمان هەواڵێکی لەسەر تەقینەوە و هەروەها کردەوە توندوتیژیەکان کە شەوی شەممە لە بەریتانیا ڕوویاندا لەناوە پایتەختی بەریتانیا. پۆلیسی بەریتانیا ناسنامەی 2 لە 3 هێرشبەری شەوی شەممەی ڕابردووی شاری لۆندنی ئاشکرا کرد کە تێدا 7 کەس گیانیان لەدەستا و دەیان کەسی دیکە بریندار بوون. پۆلیسی بەریتانیا دوێنێ لەسەر ماڵپەڕی توێتەر و ناوی ناسنامەی دوان لە هێرشبەرەکانی ئاشکرا کرد و دەڵێت یەکیان پێشتر لەلایەن دەستگای ئاسایشەوە ناسراوە. هێشتا لە هەوڵداین تاکو بزانرێت هێرشبەری سێم کێ بووە. هەروەها وتیشی هەردوو هێرشبەرەکە دانیشتووی ناوچەی بارکینگی ڕۆژهەڵاتی لۆندن بوون و یەکێک لە هێرشبەرەکان بە ناوی خۆڕام شازادە بوت تەمەن 27 ساڵان و لەدایک بووی پاکستان بۆ ڕەگەزنامەی بەریتانی پێبووە. هێرشبەری دوومیش ناوی ڕەشاد ڕەزوان تەمەن 30 ساڵان بە ڕەچەڵک مەغریبی و لیبیایی بووە. شەوی شەممەی ڕابردوو لە 3 شوێنی جیاجیایی لۆندن 3 هێرش بە ئۆتۆمبیل و چەقۆ هێرش کرایە سەر هاوڵاتیان و لە ئەنجامدا 7 کەس کوژران و 48 کەسی دیکە بریندار بوون. بەڵێ بینەرانی هێژە بەم شێوەیە هاتینە کۆتایی ئاکتوێلێکی دیکە تا بەیەک گەیشتنەوە ڕۆژتان باش.